لە هەرێمی کوردستان چەند ساڵجارێک ژمارەی کابینەکانی حکوومەت زیاد دەکات کەچی کێشە و گرفتی هاوڵاتیان بە ئەندازەی ژمارەی حکوومەتەکان و تەمەنی کابینەکان زیاتر دەبێت. گەورە بەرپرسانی حکوومەت لە شوێنی ئەوەی خەریکی چاکردنی بژێوی هاوڵاتیان و چارەسەرکردنی قەیرانەکان بێت کەچی ئۆباڵی شکست و گرفتەکان دەخەنە ئەستۆی حکوومەت و کابینەکانی پێش خۆیان وەک ئەوەی ئەوان لە ڕابردوودا هیچ بەرپرسیارەتێکیان نەبوو بێت. ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیەم هەموو هەوڵێکمان خستە گەڕ بۆ چارەسەرکردنی کێشەکان. قەیرانە دروستکراوەکان کە بەرۆکی هاوڵاتیان یەگرتووە تا دێت ڕوو لە زۆربوون دەکات بەتایبەت گرانی نرخی بەنزین لە ئێستادا جگە لە خراپی کوالێتەکەی گرفتی گرانی نرخی سوتەمەنی تەنجی بە هاوڵاتی و شوفێران لە سەرجەم شار و شارۆچکەکان هەڵچنیوە. پەرلەمانتارانیش پێیان وایە کابینە یەک لە دوایەکەکان هەمان سیاسەت و سیستەم پەیڕۆ دەکەن کە بریتیا لە قۆڕخکاری و خراپی ئیدارەدان ڕاشی دەگەێنن ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە قەیرانی سوتەمەنی بێ چارەسەر بمینێتەوە. سەبارەت بە سوتەمەنیش بەداخەوە هەمان سیاسەتەوە بەتایبەت لە دۆسەی نەوت و بەنزینە هەر سیاسەتی ناشەفافیەتە قۆڕخکاریە گەندەڵیە. ئێستا بارودۆخەکە هێشتا جیاوازترە ببینە نرخی سوتەمەنی چەند بەرز بۆتەوە چەند بۆتە بارگرانێکی لەسەر هاوڵاتیان ئەبوو لە دۆخێکی لەم جۆرە حکوومەت کە نەوتەکەی باشتر پارەیەکە یعنی ئەو نەوتەی ئەو داهاتەی ئێستا هەیەی وەکوایە لە مەسەلەن پێرارە 1 ملیۆن بەرمیل فرۆشت بێ. دەرەنجام سوتەمەنیێکە لەو کەرتانەی کە یاری پێ ئەکرێ لە بەرژەوەندی ئەو دەستڕۆشتوانە بۆیە قۆرەخکاری تیا ئەنجامەدرێ بۆیە بەرهەمی خۆماڵی تیا پەک ئەخرێت لە بەنزین بۆ نمونە بۆەوەی کە بەرهەمی هاوردەکرا و بهێنرێتە هەرێمی کوردستان و ئەو یەک لە سەرسەیی کە بەرهەمی خۆماڵی بەنزین دابینیەکە بە نرخی هاوردەکرا و ئەفرۆشنکە نرخێکی بەرزە و دەرەنجام زیاتر لە 30 بۆ 40 ملیۆن دۆلار مانگانە قازاجەکەن. گەر نرخی بەنزین لە بەنزیخانەکان لە ئێستا و ساڵانی پێشوو بە نمونە وەربگرین دەبینین نرخی 1 لیتر بەنزین لە جۆری سوپار 775 دینار بووە ئێستا نزیکەی 1600 دینارە. بەنزینی جۆری محەسەن لە 700 دینارەوە بووە بە 1450 دینار. جۆری نۆرماڵیش لە 650 دینارەوە بووە بە 1300 دینار. لەو نرخانە ئەوەمان بۆ دەردەکەوێت لە نێوان ئێستا و ساڵانی پێشوو نرخەکان لەم کابینەیەدا بۆ دوو هێندە بەرز بۆتەوە. حکوومەتیش هیچ پلانێکی نییە بۆ ڕێگریکردن لە زیاتر بەرزبوونەوەی نرخەکان. لە شارەکانی هەرێمی کوردستان تا دێت سوتەمەنی و بەتایبەت بەنزین جگا لە خراپی کوالێتی نرخیشی ڕوو لە زیادبوونی بەردەوام دەکات. تابلۆکانی نرخی بەنزین لە بەنزیخانەکان وەک تابلۆی ئاڵگۆڕی دراوەکان هەر ڕۆژە و نرخێک نیشان دەدات و هاوڵاتیش نازانێت سەرئەنجامی ئەو دۆخە چی دەبێت و بەشوێ دەگات. گەیلان ساویر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.